ناوی بەڕێزە؟ كاروان کاروان. ئێوە کاکەیە؟ او دكتور تۆش قسەمان بۆ بکەی ئەو برادر بۆ لێک جابوونەوە برادری وەرە لە زۆر باشە بە چێ سەرقاڵی؟ والله كاري روجاني دكم لێ لە شستاوی چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ؟ والله هر بياسك ما كرت باشە فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ زور خوشة زور باشا زۆر خۆشە و زۆر باشە. والله. شتان کڕیوەیان؟ لا والله زاري وادقر تازة داخلي باشە. فاملي مور ئەی بني لەگەڵ پرسیارە وەڵامە چۆنی؟ والله خراب خراپی؟ هاري والله ئەی ئەگەر ئاسانکاری بۆ بکەم؟ ايوه تشتكي ئەدا باشە. پرسیارێک لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. امر باشە؟ باشا کۆتا گۆڵی مۆندیالی 2024 کێ بوو؟ امبابي ئێمپاپێ؟ بله دیارە باشی لە وەرزشە. والله زور متابعي ورزش دكم بەڵێ؟ زۆر زور باشە. متابعي توباني دكم زۆر باشە بله. دەستە خۆش بێ زۆر وەڵامەکە سپاس. ڕاست بوو. زور بوویتە خاوەن خەڵات فەرموو سپاس. ئەوە خەڵاتی بەرنامەی ئێمەیە بۆ بەڕێزە دست خوش شتێکی خۆشمان پێشکەشکە بە سەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە. والله بس سراتنا وتصادف تجوما قلنا عرق صبنا ذاك بۆچی؟ لا والله ئێستا زەرێرە کرد تۆ قسەت کرد؟ لا والله الزرار بوویتە خاوەن خەڵات. نا دست خوش بي خۆش زور بێ. ئەو سپاس کاکەیە یادگاریتان چی هەیە بەیەکەوە والله لەگەڵی؟ يادگاري معدل بيكوينا الى لك وقتي دوام نبي باشە هەر ئەی شتی زۆر خۆش ڕۆ ئەیە کە بەیەکەوەی. قاسك بزاين بشك مجد کاک دکتۆر فەرموو قسەیەکمان بۆ بکە تۆش. سڵاو لێبێ. سلااو دەویست ناوی بەڕێزە؟ حربی کاک حەربی. خۆش وتی دکتۆرە دکتۆری چی؟ دەرمان ساس دەرمانساس. ئیشەکەتان قورس نییە؟ نعتیادینەوە ئەو ناوی ئەو هەموو دەرمانە بێ لە بەرکەی بزانین بۆچی ڕۆتین وەتە ڕۆتین بەڵێ. لەشتان ساخ لە یاخوا سپاس. چۆنە هاتوونەتە فامیلی مەڵەر بۆ پیاسە هاتوونیان بۆ شکڕینیش هاتوینە و حەسەب شتەکان ئەگەر عقلمان ئەگەر بەدڵە بوو شتەکڕی بەڵێ زیاتر حەز لە چ شتێکە بیکڕی جلوبەرێک بەخوای زیاتر پێ حەزی لە جلوبەرگە ئەڵەن ژن زۆر حەزی لە جلوبەرگە ئەوشتانەیە ئەڵەن ژن زۆر حەزی لە جلوبەرگە والله هەر ئەوەیە هیوایەتە یعنی ئەمن مثلا کازمێر سەعاتە جلکە پێرفۆم ئەوانم حەز لێ زیات زۆر چاکە لەش ساق بێ و هەر لە خۆشیابی پرسیارە لێ بکەم دەتوانی وەڵامەکەمان بیتەوە فەرمو یانە بێ اختیارێ بەمێ والله تر بەدڵی خۆتانگە قورس نەبی اختیاری نایە باشە ئەو نوێژە کامەیە کە چاکەکەی یەکسانە بە 360 چاکە نوێژێکە خێرەکەی یەکسانە بە 360 چاکە ئەگەر ئاسانکاریمان بۆ بکەن باشە نوێژی زوحا لەیلەة القەدر ویتر ضحايا بما بتشكل ليلة القدر زيادة لا أجر قبول كزيادة بلى لو كانت خير من 1000 شهر نوێژی ویتر ويتر ليلة القدر ضحى بما بالضحايا ئەکیدی هي بما بكن تەواوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم بنێ ئەوە تۆش خەڵاتێکت بردەوە زۆر سپاس بۆ خۆشی بەکاربێنن ئەوە خەڵاتی تێکساس چیکنە دەچن لەوێنان دەخۆن بێ بەرامبەر شتێک خۆشمان بۆ بگێڕەوە کاک دکتۆر لە کاتی کارکردنا کارکردن وڵای ئەنواع سدێتن بەڵام شتێکمان لە یادمان نەوێتن ئەگەر ئەنواع سدێتن باشە سپاس بۆ بەشداری دەست خۆش بێ کاتێک خۆش سوال